هەڵدەستین بە ئەنجامدانی هەفتەی هونەری و ڕۆشنبیری سەنتەری ڕۆشنبیری کەرکووک کە کۆمەڵە چالاکی و کاری هونەری لەخۆ دەگرێت لەوانە پێشانگای کتێب هەروەها بێتەوە یادی هونەرمەندی کۆچکرد و قادر مەردان هەروەها دوو ڕۆژ شانۆگەریمان بەردەوام دەبێت بە ناوی زەماوەندی درەندەی سینەمامان لە هەموو ڕۆژەکانی هەفتەی هونەری سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بەردەوامە بێت کە کۆمەڵە فیلم بە زمانە جیاوازەکانی کەرکووک و نەتەوە جیاوازەکان نمایش دەکرێت هەروەها گەلەریەک بۆ مامۆستا سامان ئەبووبەکر ئامادەکراوە کە نمایشی تابلۆکانی لێ دەکات تابلۆ شێوەکاریەکانی هەروەها بێتەوە تابلۆکانی گروپی ئارتناو گەلەریەک دروست دەکەن کە نمایشی لەوحەکانیان لێدەکرێت هەروەها بێتەوە کۆنسێرتێکی هونەری بۆ سەرجەم نەتەوەکان و کەمینەکانی شاری کەرکووک ساز دەکرێت کە سەرجەم زمانەکان لەخۆ دەگرێت و نەتەوەکان بەشداری دەکەن.